هذا سرسيلي بي ديل أول شيء بيت وزعدي والله قناع عوبي أخويا تفنيش كريوتو صار بروتو خلاص استاش خركويلات ديو ساري كريزي شيو سارنيا ساربين ساري لكوراني لبيش دركي راغرتيا دري باشكو جرام بي او زايني لو فروشنوي ديك دور سواري فيترايات شبه استاكا اي ببلاش السوار بيقولنا عندك يعني قلنا عاد بكم دبيتو اون دقرمه ليرة السعر مرة قد راما قدر الشيز ورقة الشيز ورقة يعني الشيز ورقة تسبوع الكابراي هنا فروشي هلا قرد هلا ورقة اشتا ورقة بازار شو عندي بخبا هلا قرد فقيرش براك بترامبوا استعمل سيارة ليرة تسلو عف تسلوهاش 50 دو ورقة دكا بير دادي بتنا شرس دين داوي سيندك در عفتا 5 ورقة فيكترا انا تصابين سيارة انا بدانا جماعتي ازادي واخويا قلت شلون لزادي تايلي وبدي تايل سيلها تايل للتكري درسو داوا كاري من او سيارة كونان لباش 2000 سكرا بكري حوز بخاطري بايتخت حوز بخاطري بايتخت ديل ملايم بويتك ليكو ملايم بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە نێو پێشانگەکانی ئۆتۆمبیلم ئەو پێشانگایی دەکەوێتە سەر ڕێگەی هەولێر مەخمور بە معرەزی علوزانیش ناسراوە لێرە باش بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بوو خستنە ڕووی ئۆتۆمبیلی مۆدێل بەرز یاخود هایبرێت ئەمە وای کردووە کە کاریگەریەکی ڕاستەوخۆ بکاتە سەر بازاری ئەم ئۆتۆمبیلە تاکسیانەی کە مۆدێلیان کۆنە لێرە بە چەندین شێوازی جۆرا و جۆر مامەلەکردن بە ئۆتۆمبیلەکانەوە دەکرێت مام بڵێن حاجی فواد لەگەڵ مەلاهێ من لێرە دوو کەسی ناسراون کە لە نێو ئەم پێشانگای مامەڵەی کڕنی و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکەن پێم خۆشە زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم سلااوت لێبێ ئەم کاتت باش کاک حاجی ئەو کاتێک تو باشتر سەرتامە خێرمە سەرچاوم ئەگەر پێم بڵێ ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاری داوە لە ئێستادا ئۆتۆمبیلی مۆدێل بەرز هایبرێت بخرێتە بازار و بکرێنە تاکسی چ کاریگەری لەسەر بازار ئێوە دروست کردووە بە خودایی بەگشتی عنی خەرکەچی زۆر لێ سوودمەند بووە بەس ئێستا بڕیارەکە ینی ڕاوەستایە باشە ئێستا بیدایەتی بازار زۆر خۆش بۆ ڕۆژانە چەند سیارێکمان دەفرۆشت بەس ئێستا بازارەکە ڕاوەستایە باشە باس ئەوم بوو بکە بۆچی بازارەکە ڕاوەستایە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە دەرێن حکوومەت 2 ملیۆنی وەردەگری ئێستا ئەوانە پێشترێ گوتیان کە و ڤیکترا و مازدە و ئەوانە مۆدیل 91 ئەوانەیە هەزە و فعسیان پێ نەدەکردین یعنی هەزە و فعسیان پێ نەدەکردین ئێستا دەی بچین فعسی بکەین بچین هەزەی بکەین مشینە سیارە هەیە ملیۆنەشی بخوا ملیۆنەشی لێدەین هەتا ڕاستە ڕێی دەکەین ئێوە شەم دەبتە مەسرف هەم گران دەبی دەکەوتە سە سیارەکەی کە کەتە سە سیارەکەش بازار گران دەبی باشە باسی ئەویان دەکرد لەگەڵ خستنە ڕووی ئەو ئۆتۆمبیلە مۆدێل بەرزەکان ئەمانەش نرخیان گران بووە ئێستا ئەو ئۆتۆمبیلە تاکسیانە کە مۆدیلیان کوونە نرخیان گرانتر بووە یان هەرزان بوونە نرخیان گران بووە باشە ئەو سیارەنە مەسەلەن لە دەوری 25 وەرەقەی بوو ئێستا گەیشتە 45 و 46 و 47 و هەتا 50 وەرەقەی ڕۆیە کەونەکان بەس ئێستا لەو ئەوەی بازار ڕاوەستە دەبی فعس و هەزەی بکەیت کە ئەوانەی لەمە دەکڕن دەرێن دەبی فعس و هەزەی هەبی دۆخی بازار ئێستا چۆنە هیچ ئۆتۆمبیلێک دەفرۆشێت لە لای ئێوە بازار کزە چۆنە بە خودای بازار زۆر کزە هەر کڕین و فرۆشتن نیەوە ساعەت تەماشایکە ئەوی ناو تەکسیان هەمووی بەیع شاریە کەس نایە لۆ خۆی لۆ بنە خۆی سیارەکمان لێ بکڕی ئەگەر ئەمە بکڕین لە دەرێگەنا کەس نایە لێمان بکڕی ڕاوەستایە بازار ڕاوەستایە باشە چ شتێک وا دەکات بازار دووبارە جۆڵی تێ بکەوێتەوە دەتانەوێت چی بکرێت بە خودداوی حکوومەت ئاسانکاریەشی بکات لە بۆمە لە بۆ کەونانە مەسەلەن ئەو کە دەرێن 2 ملیۆنە نازانمە تا ئێستا من ڕاز نەبوویتەوە کە 2 ملیۆنەکە وەردەگیرێ یان وەرناگیرێ بەس حکوومەت بڕیارەکی بدە ئایا وەردەگری یان وەرناگیرێ ئەو 2 ملیۆنە لە بەرامبەر چ شتێک لە بەرامبەر ئەوەی کە ڕقەمەکت دەداتی ژمارەکەت دەداتی بیرۆکەی ئەو شاپلێدان لە ئۆتۆمبیلەکان بە سەرکەوتنی ئۆتۆمبیلەکان چۆن بۆ بڕیارتاندا و وا بکەن و بڵاوی بکەنەوە بەڕاستی بێ بازاڕێ بوو هەگوتمان با بیرۆکەی وا بکەن بەسە بکەن شعبی لێدەین و ڤیددیو بکەن ئەگەنا هیچ هەلو خۆش حوز لە بەخاتری پایتەخت حوز لە بەخاتری پایتەخت
باشە ئەگەر بوو نمونە چەند ئۆتۆمبیلێک وەربگرین ئەگەر لەگەڵم بێت بوو نمونە ئەو ئۆتۆمبیلە پێش ئەوەی ئەم بڕیارەی وەزارەتی ناوخۆ بدرێت بۆ خستنە ڕووی باز ئۆتۆمبیلی نوێ وەکو تاکسی لە شەقامەکان نرخی ئەم ئۆتۆمبیلە چەند بوو؟ نرخی ئەوەی زۆر 32 وەرەقە بوو 33 وەرەقە بوو 32 وەرەقە بوو 30 وەرەقە بوو بەرەمێستا فاسوەزەکرای 50 بەسەرەوە دەکات 50 بەسەر سیارە ئەمە پێشی ئەو بڕیارەکە دەرچی هەمان سیارە ئەو سیارە بە قەردماندا بە 32 ڕقەماندا بە قەردیشماندا ئەو سیارە بە 32 ڕقەماندا هەر بە خۆمان پاشی بڕیارەکەی لێمان کڕیەوە بە 48 دۆڕەکەی زۆر قستە بوو دەهیناوە کابرا بە 48 دۆڕەکەی لێمان کڕیەوە سیارەکە ئێستا فرۆشتمانەوە ئەمە خێرەکمان لێ کرد ئێستا 53 ڕقەمان دایتە کابرای ناماندات هەمان سیارەکە بە 33 ڕقەی بە 32 ڕقەی بە قەردماندا ئەو بەس لەبەر ڕقەمەکەی کە دەگۆڕێتن بۆ ئۆتۆمبیل بەس لە بە ڕقەمەکەی کابراگەک سیارەی هەبوو پیرێژنەك هەندێک پارەی هەبوو وەختە گویان لێ کرد دەچوو زێڕی دەکری لە مارەدای دەنا دەگو باگران بی ئێستاش خەرکەوەی لاتێ دێ و سیارێک کڕی هیچیشی ئەو سیارە نییە 4 سیاری لە کۆرانی لە پێش دەرکەی ڕاگرتیا دەری بەشک و گران بی ئەو زانانی لۆ فرۆشتنەوەی دەکرد حاڵەتانە هەبووە لێرە ئەو حاڵەتانە زۆریشە ئێستا وەرە زۆر کەس هەیە سوە سیارەی کڕی ئەو سیارانە ئیشیشی ئەو سیارە نیە بەعاتیشی تەکسی و ئەوەش نەبووە ئێستا کڕیتی دەرێ وەشک و گران بی وچی زێڕەکەی گران بی ئەم کە بیفرۆشمەوەی استفادە چ لێ ێ بابا ئیشەکەیشی تو نییە مەیک لێرە سیارەمە ڕاگرێ ڕامەگرێ دەرێ 6 وەرەقە 6 وەرەقە یعنی 6 وەرەقە چ بووە کابرای هەنافرۆشی هەلە گۆڕ بازارەکەی شێواندی بەخوا کاکە ئەمە فاسوە زەمان کردیا ئێستا وەرە بەس 53 وەرەقەی بدەمێ بە 53 وەرەقەی فاسوەزەش لەسکە فاسوەزە بەڕاستی زۆری دەبێت تقریبا نزیک میلیۆنەشی دەباتن فەقیریش بڕێک بەتران بووە ئێستا ئەمە سیارە لێرە 48 52 وەرەقەی دەکا بێرە دادێ بەتەنا شەرەسی دەرێن داوای چەند دەکە دەرە 75 وەرەقە ڤیکترا بەتەناشە دەرێ 75 وەرەقە دەرێت تام کە ئەنگۆ گەمەتان بەمە دەکە بامەش بڕەش گەمە بەنگۆ بکەین بە هاستوات پێشتریان گۆ لەمەتان نەدەکرێت سیارە بە 27 وەرەقەی بوو توش عفوان کە قسانیش دەکەی ئەوە هەموو معرەزە تەمەشاکە بڕۆ هەر معرەزەشی دەبینی کابرایشی پیکەبە بڕۆ 4 تەکسی ڕاگرتی ئیشی خصوصیە بڕۆ 4 تەکسی ڕاگرتیە هەمووی کردیتە تەکسی ئەمە پێشتە 1 2 3 4 معرەز تەکسی بوون هیچ تەکسی لێ نەبێستا بڕۆ بەناو معرەزەکاندا بڕۆ هەمووی تەکسی لێە کابرا لە کۆرانی ڕاگرتێ لە کۆران دوسێ سال لە پێش دەکەی خۆی ڕاگەشی ڕاگرتیە بۆ ئەوەی هەمووی چاوەڕێەوە دەکات بزانێ گرانبی بیفرۆشت زیاتر گران دەبی ئەوجا بە خودداوە لە دەست حکومەتیە لە دەستەمەنیە سیارانە ڕەزیل بووینە لە بازاری نەکەس دەیان کڕی نە بەکەلشی هیچ دێن ئێستا داواکارن لە حکومەت ئەو سیارانە هیوەنینە هەزە فعاز بگەن ئێستا هەر کام سیارێکی دەوێت لە ملیۆنێک بەسەرەوەی دەوێت هەزەی بکەیت ئەو سیارانە بمرێن باشترە حکومەت لێ نەگەڕە بین تۆ زادەی لۆ ئێمە ئێستا و سیارانە بڕۆ تەماشای ناو ساعەکە پڕی ڤیترایە پڕی کەونە سیارەیە ئەگە بێت تا 2000 بیامرێنی لێ نەگەڕە بێتەوە زادەی خەرک وڵات پێشکەوتوتر دەبی سیارێ باشتر دێتە زادەی دەوەرە سواری ڤیترایەکی بە ئێستاکە بە بەلاشی سواربی گوناحت دەکات یعنی گوناحت پێکەم دەبیتەوە ئەوەندە گەرمە ئەو کەونانە ئاستی وەنی نەبێت لە زادەی نەفەری بارکە تاثیری لەسەر ژینگەش هەیە ئۆتۆمبیلە سوێنەرەکانیان کۆنە بەڵێ تاسیری هەیە ئەوانە 4 سیاریان هەبوودانە جەماعەتی ئازادی بەخوای قلەچیان لە زادی تای لێ بوو بردێن تای لە تەکەری دەرچوو خۆشی لە حکومەتی دەکەن بڕیارە چاچیدا پێمان خۆشە بەز ئەو سیارە کەونانە ئەمە عەزمان لێیە نێتەوە زادەی یەکجاری ئەو سیارانە تەفنیش کرێن نێتەوە زادەی توش لەگەڵ بڕیار و قسەی جەماعەتی کە دەڵێن بکرێنە قوربانی و یاخۆت بمرێندرێن و نێنەوە ئەمە یەک بڕیارین هەموو یەک بڕیاری بازارڕێش دەبیتەوە ئەگا بڕۆ داواکاریمانەوەیە ئەو سیارە کەونان لە پاش 2000 سیکرا بکرێت لە باتیەوەش کە ڕقەممان نەداتێ چ کاک محەممەدی گوتی با حکومەت ملیێنێکی بدا لە باتی ڕقەمەکەی برێ سیارەکە سیکرا بکە ئەو سیارە نێتەوە زادەی ئەمە دەیبینن بەڕاستی گوناحاو بێتەوە زادە ئەوە چیەوە بێتەوە زادەی والله گوناحاو بێت ئەوە تەفنیش کرێتەوە سەر بڕێتەوە خلاص نێتەوە زادەیەوە يعني حكومت حالة زور قبري أو سعر له بيتو زادي بس تصويرك بس أو قناع بيتو زادي يعني استفادة ما نكري ما هيج استفادة ما نكر براستي مسألة هي ديانقود أجر نوي هاتن كون خلاتن يقول لك لو قصيان كواتا استك أوتومبيل نوي كوتا بازار وأنا ببنا قرباني أواني تر أواني دي ببنا قرباني نينو زادي براستي أو بيتو زادي زرر بيوانا كويت نه ولا ضربه مناكي او نيتو زادي لبروي هيز استفاده نكرت سعر شي تعويل كا هيز استفاده نكرت رقمك داتي وديتو زادي
هیچ استفاده نکرد هیچ زاده بوی خانه تو براستی نه والله سپاس دەکەم. قالك بخير من سر ساوند قال بخير لا لا كذا جاكد لا ئەمە مامەڵەی ڕۆژانەی مەلاهێ منە لەگەڵ ئەو ئۆتۆمبیلانەی کە لە نێو پێشانگەکانی ئۆتۆمبیل ئەو پێشانگانەی کە لە دەکەونە سەر ڕێگای مەخمور و بە پێشانگاکانی یاخود معرەزی علوجانیش ناوبانگی دەرکردەوە وەکو خۆشیان باسی لێوە کرد ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە خەڵکێکی زۆر کە پێشتر مامەڵەی بە ئەو ئۆتۆمبیلە تاکسیە مودێل کۆنانەوەش نەدەکرد لە ئێستادا کۆمەڵێک تاکسی لە نێو پێشانگەکانی خۆیان ڕاگرتووە بۆ ئەوەی لەگەڵ ئەو بڕیارە نوێی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان نرخەکەی بەرز ببێتەوە و لە بازار ساخی بکەنەوە و سوودی پێ بگەێن.